یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کراوە. هەر بۆیە هەنگاوەکانی دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی بووەتە جێگای هیوای ئەندامان و لایەنگرانی یەکێتی و بگرە زۆربەی هاوڵاتیانیش. هەمیشە یەکێتی هەموو خەڵک بێ بۆ بگەڕێتەوە بۆ ناو خەڵک، بگەڕێتەوە بۆ ناو جەماوەری گەلی کوردستان، وەکو وڵایەن بگەڕێتەوە بۆ خانۆ خوڕەکان. ئێمە لەو قەناعەتەوە بەڕاستی بە باشمان زانین کە گۆڕانکاری بکەین لە ئۆرگانەکانمانە بۆی بێتە هۆی ئەوەی کە ئەدایەکی باشتر بکەن، زیاتر خزمەت بە خەڵک بکەن، زیاتر بچنەوە ناو خەڵک، زیاتر نوێبوونەوە و ڕێخستنەوە لە ئۆرگانەکانمانە بکەین بۆ ئەوەی ئۆرگانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ببنەوە بە ماڵی خەڵک، ببنەوە بەو ژوێنەی کە داکۆکی کار و بەرگری کارە لە مافەکانی خەڵک و پشتیوانی لە مافەکانی خەڵک بکە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەیە، لەم قۆناغە تازەی دوای کۆنگرەیە، یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی ناو خەڵکە، یەکێتی ناو جەماوەرە. گەڕانەوە بۆ چارەسەرکردنی خەم و کێشە و ئازارەکانی هاوڵاتیان و دروستکردنی پردی گەیاندن و چارەسەرکردنیان، هەروەها هەنگاوی کردداری لە ئێستادا لە ڕێگای ڕاست و دروستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینرێت. پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕاستباردەی کۆنگرەی چوار کە کۆنگرەی نوێبوونەوەیە بگەڕێتەوە بۆ ناو خەڵک، بگەڕێتەوە بۆ ناو جەماوەر و ئەو حیزبە بێ کە لە ڕابردووە حیزبی خەڵک و حیزبی خەڵکی کوردستان بەگشتی بووە و ئێستاش پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە ڕابردوودا لەگەڵ خەڵکا بووە بێ خەڵک هیچی پێ نەکراوە، ئێساش یەکێتی دەبێ جارێکی تر بگەڕێتەوە بۆ ناو خەڵک و بە تەنگی خەڵکەوە بێ هاوسۆزی کێشە و کەم ئەو کێشە و کەم و کوڕانە بێ کە لە کوردستان هەیە. لە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان ئەو جەماوەرەیە کە لە ڕابردووە پشتی پەنای یەکێتی بوون و کادرەکانی ئێمە بێ کادری خەڵک بن و لە بەشێک بن هەمیشە لە بەرەی خەڵکا بن، لە ناو خەڵکا بن و داکۆکی کار بن لە خەڵک. و ئۆرگانەکانی ئێمە لە کۆمیتە و لە مەڵبەند و لە مەکتەبەکان ئەبێ هەمیشە ئۆرگانی خەڵک بن و هەموو خەڵکی کوردستان هەموو چین و توێژەکان بەنی خۆیان بزانن. هەرێمی کوردستان ساڵانێکە بەدەستی قەیرانی سەختی داراییەوە دەناڵێنێت، بۆیە هاوڵاتیان داواکارن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا هەوڵی جددی بدات بۆ چارەسەرکردنی تەواوی گرفتەکانی هەرێمی کوردستان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.